بەڵێ لەسەر ئەم پرسە و با ماچگرتنی هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز محمود ئەگێلی ئەمینداری گشتی پارتی ئومە کە بە سوپاسەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز محمود شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لەوە دەست پێکەم بۆ خۆتان دەزانن هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوریە، بەڵام بۆچی بە ئامانج دەگیرێت؟ مساء الخير على شەوی ئێوە باش، شەوی بینەرانی کوردستان 24 باش. پێویستە لەسەر هەمومان ئێمە ڕێز لە سیستەمی سیاسی و دەستوری عێراق بگرین. هەموو لە یەک دەزانێت کە هەرێمی کوردستان هەرێمێک لە دەستوردا شوێنی بۆ کراوەتەوە و هەروەها مافی تەواو جموجوڵی هەیە و مافی حکوومەتەکەی مافیەوەیە حکوومەتێکی سەربەخۆی هەبێت لە ساڵی 2023ەوە ئەمە لە دەستوردا هاتووە. بەڵام با من باسی ئەو بابەتە بە ڕاشکاوانە بکەم. ئەم بابەتە نە هەڵی تێدا کراوە و نە ئەمە شتێکی ئەمە بەزدار و بە ئامانج کراوە. زۆرێک لە سیاسیەکان دەیانەوێ هەرێمی کوردستان و سیاسەتی هەرێمی کوردستان لە بەرچاوگرتنی دۆخی سیاسی عێراق بقۆزنەوە بۆ ئەوەی ئەو درزەی لە نێوان لایەنەکاندا هەیە فراوان بکەن. هەروەها ئەماش جێگەی شەرمەزاریە کە بگاتە بەو بیر و بۆ چوونە پڕوپ و چانە بەو شێوەیە لێکدانەوە بۆ دۆخەکە بکرێت. تەنانەت دەیانەوێت بگەڕێنەوە بۆ حکوومەتی دیکتاتۆریەت و دەسەڵاتی سەرکوتکاری. هەروەها ئەمانەش پشت بە بەولانە دەبەستن کە بە دزی وڵات ناو دەبرێن کە دەبینن چیان بەسەر وڵاتە پارێزگەکانی باشوور ناوەڕاستی عێراقی ناوە وڵاتیان ڕوبەڕووی کێشەی ئاڵوودەبوون بە ماددە هۆشبەرەکان کردوتەوە. هەروەها جەستەی وڵاتیان داپووکاندوتەوە بە گەمداڵی. ئەگەر بە ڕاشکەوانە ئەگەر ئێمە بڵێن پێویستە ئێمە سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرین، چونکە ئەزممونێکی ئاوادانکردنەوە و خۆشگوزەرانیە. ئێمە دەبینین ئەو کاولکاریای لە پارێزگاکانی دیکەی عێراق داهاتووە ئەو دۆخەی لەوێ هەیە. پێویستە چۆن دەکرێت حکوومەتێکی وەکو حکوومەتی عێراق ڕێگە بە ڕۆژنامەیەکی لەو شێوەیە بدات بابەتی لەو جۆرە پڕوپوچە لەبارەی هەرێمی کوردستان بڵاو بکاتەوە. بەڵام من دەمەوێت بە هەموو لایەک بڵێم کە عێراق مڵکی هەموو لایەنەکە لە زاخەوە تا دەگاتە بەسرا و هەر کەسێک شمافی خۆی هەیەی بە گوێرەی دەستور. بەڕێز محمود کەواتە تۆ دەڵێ هەرێمی کوردستان بە ئامانج گیراوە، تەواوە؟ باڵێ بە تاکید زیاتر لە جارێک بە موشک و جارێک بە ڕاپرسی و جارێک بە بڕینی موچە و جارێک بە ئەجندای سیاسی و بە ڕاشکاوانە من پێت دەڵێم بە ئامانج دەگیرێت زیاتر لە جارێک. ئەو باڵۆنەی کە لە ڕۆژنامەی سەباح دەرچووە ئەوە بەردەوامیدانە بەو ئەجندایە کە ماوەی چەندین ساڵە بە شێوازی جۆرا و جۆر لە بەدەستی سیاسی هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج. ئەمە نەک تەنها لە سەردەمی ئەم حکوومەتە باڵکو لە سەردەمی حکوومەتەکانی دیکەش هەمومان دەزانین هەرێمی کوردستان بە سەرۆکاتی سەرکرداتی سەرۆک مەسعود بارزانی بینیومانە بە چه ئەزمونێکی سەقامگیری گەیشتووە و ئێمە شانازی پێوە دەکەین وەک ئێمە وەکو عێراقیەکان. مەکتەبی سیاسی ئێمەش بەیاننامەیەکی لەو بارەیەوە بڵاو کردەوە و بە زمانێکی تند و گلەی ئەوەشمان کرد کە ڕۆژنامەیەکی فەرمی چۆن دەبێت بە بابەتی لەو شێوەیە پڕوپوچ دابەزێتە سەر هەرێمی کوردستان کە خاوەن چەندین ساڵ ئەزمموی سەرکەوتن و بنیادنان و ئاوادانکردنەوەیە. بەڕێز محمود بۆ خۆتان ئاگادارن کە هەرێمی کوردستان و بەغداد یاخود ڕوونتر بڵێم هەولێر و بەغداد لە دانوستانان بۆ گەشتن بەڕێکەوتن. پرسیارەکە ئەوەیە بۆ هەر کاتێک لێک نزیک بوونەوەیەک دێتە ئاراوە بۆ گەیشتن بە ئامانج و ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا ئەم جۆرە هەوڵانە ئەدرێ.
سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لەگەڵ حکوومەتی بەغدا و حکوومەتی بەغداش دەرگاکانی خۆی کردوتەوە بە ڕووی هەرێمی کوردستان بە ڕووی گفتوگۆکاندا و هەروەها وا بزانم پامێکیشە بووە بۆ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی بەغدا بۆ هەرێمی کوردستان بەڵام من لەو باوەڕەدام کە ئەو لێک نزیک بوونەوەیە بە هەندێک لایەنی سیاسی هەراسان کردووە و دەیانەوێت درزێکی دیکە بخەنە نێوانیان بۆ ئەوەی لە کاتێکیشدا کە لە کارنامەی حکوومەتی محەممەد شیع سوودانی داهاتووە کە پێویستە ڕێککەوتن لەبارەی یاساکانی نەوت و گاز و هەروەها بڕیارەکانی دادگای فیدراڵ لە نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵ بێتە ئاراوە بەڵام ئەوانەی ئەو دەروون نزمانەی کە دەیانەوێت ئەو درزە دروست بکەن دەستێکی سیاسی و ئەجندایەکی سیاسی لە پشتەوەیانە. بەڕێز محمود عەگێلی ئەمینداری گشتی پارتی ئومە گەلێک سوپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان.